دکتۆر محەممەد ئەحسان شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە لەندەنەوە میوان مەکاک محەممەد دکتۆر محەممەد ئەم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر بە بۆچوونی ئێوە بۆچی دۆخی کەرکووک گەیشتە ئێستا بۆ بەم شێوەیە دۆخەکە گرژی واڵۆزی تێکەوت ینی بۆ لەم کاتەدا زۆر سپاس ڕاستی ئەم کێشە کێشەیەکی کۆنی تازەیە تازەی کۆنا ئەمە هەمووی تەراکماتی تاریخە تەراکماتی نەجێبەجێکردنی مادەی 140 تەراکماتی زۆعفی ئیدارەی محەلی کەرکووکە تەراکماتی نەڕازیکردنی خەڵک ئەو خەڵکەی کەلێەوە بەڕاستی ئەمە دیارە پلانێکی تەواوی هەبوو بوو ئەم کێشەیە خەڵکێک هەبووی خۆی حاضر کردوتەوە کە کێشە لە کەرکووک ئاڵۆستر کات خەڵکێک لەگەڵ ڕئیس وزەرای عێراقا بەڵام دژی کارەکە تاکو حکوومەتەکەی فەشەل بێنێت خەڵکێک هەیە لە دەرەوەی وڵاتە پلانێکی وای هەیە بێن وەزعەکە تێک بچێت وەز عێراق لەبەر ئەچەند جموجوڵێکی نێودەوڵەتی هەیە خەڵکێک ترساوە وەک حربێک ئستیباقیە بێن و کاری بێتەکردن بە ئەم ئەزمەیە بجوڵێنین تاکو ئەزمەیەکی گەورەتر خوڵقین لە ناوچەکەوە خەڵکێکی تریش هەیە بەڕاستی ئەوانەی کە بەناوی حکوومەتی بە تایبەت حەجری شابی لە گەند چەند جوورە عەرەبێکی تونتڕە و پلانێکی وایان هەیە بێنەه ئەوەی تەواو نەکراوە لە 16 ئۆکتۆبەر ئەمڕۆ تەواو بکەن ئەمە نقطەیەکی ترە هەندێک کوردیش هەیە حەقیقەت بەداخەوە چاوشۆڕی و چاوزلی ئەکەن لەم ئیشەی کە ڕووی داوە بەڵام لە بیریان ئەچێ ئەگەر ئەوەی لە کەرکووک ڕۆی ئەدا دژی پارتی بەتەنیا نییە ئەمە ئیسبات دەکابیان و بۆ چەند حزبێکی تری کوردی لە کەرکووک هەیە بۆ ئەو عەرەبانەی ئەمان حقیقت ئەمە و سەبەکەی زۆر زۆر وازەحە لەبەر پارتی صاحب مالە کرێدار نییە کە پارتی هەر لە کەرکووکەوە صاحب مالە لەوێ دەنگی کوردیش ئەزانن لەکن پارتیە نەک لە هیچ تەرەفێکی تری سیاسی کوردیە لەبەر ئەوە ئەزانن پارتی بۆ چوونێکی سربەخۆی هەیە پارتی دیفاع لە مافی کورتەکە پارتی سەرۆکبازانی هەیە پارتی ئەزانێت چۆن دیفاع لە کێشەکەی کەرکووک بکات پارتی بووە دش و ڕەشکردیە قوربانی کەرکووک پارتی مؤجر نییە لە کەرکووک پارتی صاحب مالە ئەمە سەبەبی ئەساسیەکەی ئەمەیە ئایا مەقەڕێکی پارتی لە کەرکووک بێت ئەم دەنگە لێ بچێت ئەوە کە سەیری دیمەنەکانی کەی 24ەکەم دبیرم دێت وام زای لە هایتین ئەم مزاهرانە لە هایتی ڕوادات لە کەرکووک وا ڕوو نادات نەبشتەمەیەکی کە پێکەوەی ژیانی تێدا بێت و پارتی کورد سەنگێکی تەواوی هەیە حقیقت من لێرە ئەڵێم ئەمە یەکێک لە مەسئولیەتەکانی سەرەکی سەرۆکی حکوومەتی ئیتحادیە با سەلاحیاتی خۆی بەکاربێنێت بیان و ئەوی شەکێک لەو کەسانەیە کە مستەهدفە بەڕێگای کەرکووک کە حکوومەتەکەی بڕۆخێت سەقامگیری لە وڵاتە نەمێنێت و هەواشەکەم لە برادەرەکانی خۆمان کە بە عەقڵ تەحەکوم بکەن لەگەڵ لەسەر ئەم کێشەیە بداەتێکی خراپە و با کەسێکیش قەت تەخەیون نەکات دکتۆرەگەرم کێشەیە چارەسەر نەکرێت چاوەڕێ دەکەن پێشبینیەکەم گەورەتر بێت بێشەک ئەگەر لەبەر ئەمە یاریکردنە بە ئاگر بەڕاستی یاریکردنە بە ئاگر یعنی خۆینی ڕۆڵێکی کورد لە کەرکووک بە بەلاشی ناچێت ئەوانە باش ئەزانن ڕۆڵێکی کورد بێت حقیقت ئەمە جاری یەکەم نییە لە سەبری حدود وەکە ئەڵێن خەڵکێکی تریش هەیە ینی بڕواب کە کێشەکە زۆر ئاڵۆسترە بێت بە تەمەناکەم لە عەرەبەکانی ڕەسەن لە تورکمانەکانی ڕەسەن کە ڕاستی وڵات پەڕێسن کە ڕاستی حەژیان لە ژیانی پێکەوە ژیانە لەم شارە دەنگیان هەبێت نەک نەڵێن دەنگمان نییە و تەندا احتیمادکەن لەسەر چەند خارج قانونێکی حەجری شعبیان چەند عەرەبێکی توندڕەوی قەچەخچی چەق و کێش ئەم کێشانە گەورەترە بێت ئەم کێشە ئەگەر حەڵێکی بۆ نەداوێت چەند شارێکی تریش ڕۆیەدات ئەمە بداەتێکی خراپە چەند خراپتریش ئەبێ ئەگەر تەدەخولێکی حکوومەت ئیتحادی بە جددی تەدەخولی تێنێتەکردن ئەوانەی کە تایبەت هەندێک تورکمانیش هەنە ئەگەر بە منطقی عەقڵ نەکەن حەقیقەت ئەخیرەن ئەوان لە ژێرقاچی کورد و عەرەب لە کەرکووکەوە تێکەچن بەڵێ باشە دکتۆر خۆتان دەزانن کە ئەمە دژی ئەم خۆپیشاندانەی کە کراوگرتنی ئەم ڕێگایە دژی گەڕانەوەی پارتی بوو یاخود ڕادەستکردنەوەی بارەگایەک بوو بە پارتی لە کەرکووگە ڕادەستکردنەوەی ئەم بارەگایە بە ترسێکی ئەوەندە گەورەیە کە گرفتەکەی ئەوەندە بۆ گەورە بکەن یاخود
نزیکی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەبینەوە و دەیانەوێت لایەن هەیە کە دەیانەوێت شێویەکانی نێو کەرکووک زیاتر بکەن. بەڕاستی ئەمە یعنی سەنگی پارتی بەمەقەڕ نییە، بارەگایەکی پارتی ڕەمزیە حقیقت لە کەرکووک بێت، بەڵام ئەمە ترسە لە پارتی، ترسە لە سەنگی پارتی و لە قووەتی پارتی لەم شارەوە. بەڕاستی لەبەر ئەوان ئەزانن پارتی سەنگی هەیە لە کەرکووک، پارتی ساحەبی کەرکووک کە پارتی نوێنەری ڕاستەقینەی کوردە لە کەرکووک لەگەڵ هەندێک برادەرەکان و حزبە سیاسیەکان، بەڵام سەنگەکە لە پارتیە. حقیقت دەنگی پارتی لەوێ زۆرە. بەڕاست ئەوان حقیقت تەنها مەسەلەکە کەرکووک نییە بەتەنیا، ئاڵۆزکردنی وەزعی عێراقە، تێکدانی وەزعی هەرێمی کوردستانە، تێکدانی سەرۆک ئەنجومەنی عێراقە. ئەمە من ئەڵێم جموجوڵەکە گەورەترە لە چەند قەچەخچیەک، لە چەند چەق و کێشێک، لە چەند خێمەتێکدانن ڕێگا بگرن لە پارتی هاتن. ئەمە ئەگەر بەم ئێستا بەم ئاستەڕانە وەستێت تەداعیاتەکانی زۆر گەورەترە بێت، نەخۆشیێکی گەورەتری لێچێتەوە. خۆ پارتیش بێدەنگ نابێت، کوردەکانی کەرکووکیش بێدەنگ نابن، کوردەکان لە کوردەکانی تریش بێدەنگ نابن، کوردەکان لە حکوومەتی اتحادیش بێدەنگ نابن. ئەمە با بە عەقڵ تەحەکوم بکەین لەگەڵ ئەم مەسەلە، بە مەنطقی عەقڵ، نەک مەنطقێکی قووەت یان مەنطقێکی ئاڵۆزتر لەوەی کە کراوە. تەمەناکەم هەموو ئەطرافەکان کورد و تورکمان و عەرەب لەگەڵ حکوومەتی بەڵێ نەک مەنطقی ئاڵۆزکردنی کێشەکان. باشە دکتۆر، بە بۆچوونی ئێوە ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێت هەوڵ هەیە بۆ ئەوەی کە شەڕی کورد و عەرەب، شەڕی کورد و تورکمان یا عەرەب و تورکمان لە کەرکووک هەڵبگیرسێت و ڕوو بدات؟ سیرکێ هەندێک کەرکووک کێشەیەکی کۆنە، تەراکماتی تاریخی تایە. شەڕی کورد و عەرەب لەوێ بووە، لە 58 تورکمانیش بەشێک بووە تیا. خەڵکێک هەیە دەوێت ئەو تاریخە دووبارە بێت بەڕاستی. بەڵام شەڕە یەکەم شیر من ئەڵێم لە شەڕ هیچ کەسێک قازانج ناکات، هەموو کەسێک زەرمەند دەبێت. لەبەر بە مەنطقی منەوە هیچ شەڕێکی باش نییە و هیچ شەڕێکی عادل نییە و هیچ ئاشتیەکی نەعادلانە نییە لە جیهانی سیاسەتدا. خەڵکێک هەیە واکات و خەڵکێکیش هەیە کارەکات تهدیە بێت. بەڵام بۆ چوونەکەی خۆمەوە تورکمان دوو بەشە لە کەرکووک. تورکمانێک هەیە بەشێکی زۆری حەشدی شعبیە، حاقدی عاشقی حەقدە بەڕاستی، و بەشێکی تری تورکمانیان هەیە مەئجورن، بەدەستی خۆیان نییە، هەموو ڕۆژێ لەکە وڵاتێکن هەرچی کەسێک بچی کورد بێت کارەکەلەوە. هەندێک عەرەب هەنە عەرەبی ڕەسەنی حەقیقی شاری کەرکووکن، ئەوان حەقیان هەیە. هەندێک عەرەبیانش هەیە عقدەی کوردیان هەیە، کوردوفۆبیایەکی فەزیح هەیە لە کەرکووک، با لەبیر نەکەن. کوردوفۆبیاکە زۆر زۆر بەقووەتە لە کەرکووک بەڕاستی. هەندێک تەرەفی کوردیش هەیە جاشزم لەسەر زاڵە، یعنی منطقی زەلیلی جاشزمی هەیە، نەک منطقی خۆڕاگیری جاشزم هەیە، منطقێکی زۆری چیپی ئەرزانی هەیە بەرامبەر کێشانەتەوەیەکانی خۆیەوە. ئەوان سەوابقیان هەیە. تەمەناکەم لە هەمویان پێکەوە کەس هەوڵ نەدات بەرەو شەڕێکی ناخۆی زیاتر بچێت، لەبەر نە کوردستان تەحملەکات، نە کەرکووک تەحملەکات، نە عێراقیش تەحملی ئاڵۆزکردنی کێشەکانەکات. زۆر مەسەلەی گەورەتر و تونتر و قورستر هەیە لەو کێشانەی کە ئەم ڕۆدا لە کەرکووک ناوشتەمە عێراق. بەڵێ دکتۆر، وەکو خۆشت ئاماژەت پێکرد زۆر کێشەی کەڵەکەبووی کۆن لە کەرکووک هەیە کە هەتا ئێستا چارەسەر نەکراون. ئەمە ئێستا ڕوەدات، ینی بانگەشەی هەڵبژاردنە یا تەقینەوەی ئەو کێشە کەڵەکەبووانەیە؟ چەقینەوەی ئەو کێشانەیە بەڕاستی تۆ ئەگەر بەی سەیری بکەی لە دوای حکوومەتی مالکیەوە کە لیژنەی جێبەجێکردنی کەشتیان دەکرد، کێشەکان حەلیان دەکرد لە کەرکووکەوە، حکوومەتی عادل عەبدولمەهدی هیچ شتێکی نەکردیە لە کەرکووک. حکوومەتی بەفشەی کازمی هیچ شتێکی تر بەسڵەن نەتەقدیری کێشەکانی کردەوە. حکوومەتی سوودانی کە بەشێکی لە اتفاقێکی سەرەکی حەلکردنی ئەم کێشانەیە، حقیقت پیا و هەوڵێکی جدیدا، بەڵام دەسەڵاتی نییە، پێویستە دەسەڵاتەکەی خۆی ڕابکەم کرد. و خەڵکێکیش هەیە لە کەرکووک ئینتیزاری ئەم فرسەیە کات، هەر فرسەیەک بێت تاکو کێشەکان ئاڵۆزتر کات، تاکو کێشەکان حقیقت نەخۆشتر کات، کێشەکان والێ بێت بێنەهۆ لەدەست حکوومەتی اتحادی دەربچێت، لەدەست کوردیش دەربچێت، کێشەکان ئاڵۆز بێت. وەلە وەیەکێک ئەڵێ من هیچ شتێک قازانجم نەکردیە بۆ لە هەموو عەلەیەوە عەلا عەدای وەک ئەڵێن.
ئەم کێشانە ئاڵۆزە بەڕاستی و خاریطەی طریقی دەستوری هەیە بە حەلکردنی ئەم کێشانە. ئەمڕۆ خەڵکێک وا کات بێن و کێشەی ناوچەداڕاوەکان هەمووی پێکەوە خاتە ناو قالبی بارەکایەکی پارتی لە کەرکووک بێت یان نە، برا پارتی صاحبی ئەم کێشانە هەمووی پێکەوەیە. پارتیە تاریخەکەی خۆی داناوە لەسەر ئەم کێشانە، پارتیە دوشوڕەشی قوربانی کەرکووکی کردوتەوە نەک خەڵکێکی ترە. ئەوان زۆر بەسەهۆن بەڕاستی بە هەڵات چوونە کێشەکە زۆر گەورەترە لە کێشەی بارەکایەک. با بە عەقڵ تەعامل بکەین لەگەڵ ئەم کێشەیە تاکو بتوانین تەحقیق ئەهدافە ڕەواکانی خۆمان بکەین. زۆر سپاس بۆ شرۆڤەکانت دکتۆر محەممەد ئەحسان، شرۆڤەکاری سیاسی لە لەندەنەوە لەگەڵم بووی. دەست خۆش دکتۆر.